خەوێک بۆ هۆی موسڵمان بوونی. कि जितना वक्त वो आपके साथ अभी तक गुजार चुके हैं आगे उनके पास उतना वक्त है कि नहीं. ڕۆژ لە دوای ڕۆژ ژمارەی موسڵمانان ڕوو لە زیادبوونن. چیرۆکی موسڵمان بوونی ئەم جارە تەنیا خەوێکە. خەوەکە چی بوو؟ لەگەڵمان بن. بسم الله الرحمن الرحیم اللهم ادخله علينا بالامن والايمان والسلامة والاسلام ورضوان من الرحمن وجوار من الشیطان. الله اکبر الله اکبر لا اله الا الله والله اکبر الله اکبر ولله الحمد. لە مانگی ئۆکتۆبەردا هونەرمەندی هەندی سەناخان لەگەڵ چانەی مام یوسف لێتان تێک نەچێ لە ناخی دڵیەوە بڕیار دەدا ببێتە موسڵمان و واز لە کاری هونەری بهێنێ و ببێتە باڵاپۆش و خۆی بۆ بەندایەتێکی پاک بۆ خوددا تەرخان بکە. هەر خۆی نهێنی بڕیارەکەی بۆ هەوادارانی ڕوون کردەوە. ئەو وتی هۆکارەکە خەوێکی سیر بووە. ڕۆژانە لە خەویدا دووبارە دەبوویەوە. لە پاش ئەوە ماوەیەک بوو بە گرەیەکی دەرونی توندا دەڕۆشت. سەرباریەوەی هەموو خۆشیەکی دنیایی هەبوو لە ماڵ و ڤێلا و ئۆتۆمبیلی گرانبەها و ئەوەی هەر کەسێک خەونی ئەوەیە ڕۆژێک ببێتە خاوەنیان. لە خەوەکەیدا هەموو جار خۆی دەبینی لە ناو گۆڕەکەیدا دەسووتێت. لە هەموو لایەکەوە ئاگر دەوری دەدا و دەیسووتان بیری کردەوە کەوا ئەم خەوە ئاماژە و نیشانەیەکە لە خودداوە بۆی. نامەیەکی ئاگادارکردنەوەیە تاوەکو بەزوویی فریای خۆی بکەوێ. هەر بۆیە بڕیاریدا بۆ هەتایە ژیانی بگۆڕێ و بێتە ناو بازنە فراوانەکەی ئیسلامەوە کە ڕۆژ لە دوای ڕۆژ لە فراوان بووندایە. هاوسەرگیری لەگەڵ پیاوێکی ئاینی بە ناوی ئەنەس سەیددا کرد. پێکەوە بۆ پاکبوونەوەی تەواوەتی ئەمرەیەکیشیان ئەنجامدا. خۆی دەڵێت ئاسوودەی هەردوو دنیام دۆزیەوە. ئەی تۆ تاکوکەی بەردەوام دەبی لە بێ فەرمانی خوددا.